سەرۆک وەزیرانی عێراق مستەفا کازمی سەرپەرشتی کۆبوونەوەیەکی بەپەلەی پارێزگارەکانی عێراقی کرد و ژمارەیەک بڕیاری بۆ چارەسەرکردنی ڕەوشی کارەبایی لە وڵاتدا با چەند بڕیارێکی بەپەلا دەرکرد. نووسینگەی ڕاگەاندنی سەرۆک وەزیرانی عێراق بڵاوی کردەوە مستەفا کازمی سەرپەرشتی کۆبوونەوەی بەپەلەی پارێزگارەکانی کرد بە ئامادەبوونی وەزیر و بەرپرسانی ئەندام لە شانەی قەیرانەکانی تایبەت با چارەسەرکردنی ڕەوشی کارەبا لە عێراقدا. بە گوێرەی ڕاگەاندراوەکە مستەفا کازمی ئاماژەی بەوە کردووە کەسانێک هەن عێراقیان خستۆتە گۆشەیەکی ڕەخنەیی بەرامبەر بە شایستیەکانی گەلەکەی. ئێمەش لەسەر بنەمای بانگەشەی هەڵبژاردنەکان ئەم قسەیە ناکەین، چونکە ئەمە بەرپرسیارەتی مێژی و ئەخلاقیە. دەبێت ڕاشکاو بین لەگەڵ گەلەکەمان دوای ئەوەی حکومەتە یەک لە دوای یەکەکان نەیانتوانی ڕاشکاو بن لەگەڵیان بە هەر هۆکار و بیانوویەک بێت. سەرۆک وەزیرانی عێراق ڕوونیشی کردەوە کە ئەم بەرپرسیارەتیە دەکەوێتە ئەستۆی هەمووان، هەم حکومەت و هەم سیاسەکان. لە کۆبوونەوەکەدا چەند بڕیارێکی گرنگ دەرکرا، لەوانە دەستەی هەماهەنگی پارێزگاکان هەڵدەستەیە بە دووبارە ژماردنەوەی پشکی پارێزگاکان لە تەزووی کارەبایی بەرهەمهێنراو بە پێی پێوەرەکانی ژمارەی دانیشتوانی پارێزگاکە، پلەکانی گەرما، شێداری ڕێژەی و چالاکی پیشەسازی و بازرگانی حکومی و گەشتیاری و کاریگەری ژینگەیی. ئەمەش بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی کارەبا و ئەمیندارەتی گشتی ئەنجومەنی وەزیران ئەنجام دەدرێت. وەزارەتی نەوت سوتەمەنی پێویست بۆ خاوەن مۆلیدە ئەهلیەکان بۆ هەر سێ مانگەکانی تەمموز و ئاب و ئەیلول دابین دەکات. فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکان ئەرکی پاراستنی تاوەرەکانی گواستنەوەی تەزووی کارەبا لە ئەستۆ دەگرێت و دەبێت تێزێکی تایبەت بۆ ئەو مەبەستە تەرخان بکرێت. ماوەی چەند ڕۆژەکە لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما کاتژمێرەکانی پێدانی کارەبای نیشتیمانی لە بەغدای پایتەخت و چەند پارێزگایەکی ناوەڕاست و باشووری عێراق کەمی کردووە و بەرەبەیانی ڕۆژی هەینی ڕابردووش کوژانەوەی گشتی کارەبای نیشتیمانی لە سەرتاسەری عێراق جگە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان ڕوویدا. ئەمەش کاردانەوەی لەلایەن هاوڵاتیانەوە بە دوای خۆی داهێنا و لە چەند ناوچەیەکیش خۆیپیشاندان ئەنجام درا. هاوکات شانەی ڕاگەاندنی ئەمنی سەر بە فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکانی عێراق بڵاوی کردەوە لە ئاکامی ئەو هێرشانە کە لە ماوەکانی دواییدا کراونەتە سەر تۆڕەکانی کارەبای نیشتیمانی 61 تاوەری کارەبا تەقێنراونەتەوە. هەروەها 7 کەس کوژران و 11 دیکەش بریندار بوونە. ئەم بڕیارانە لە کاتێکدایە ڕۆژی سێشەمەی ڕابردوو وەزیری کارەبای عێراق ماجد حەنتوش نامەی دەست لە کارکێشانەوەی پێشکەش کرد و دەست لە کارکێشانەوەکەی لەلایەن سەرۆک وەزیرانی عێراق مستەفا کازمیەوە پەسەند کرا.